لای پەیامبەرمان ئازاد و مەراوی ئازاد سڵاوی خوا لێ بێت تۆم کاتت باش فەرموو گرنگترین زانیاریەکان لای تۆ چین بۆمان بگوازەرەوە. بەڵێ کاک زەرا سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێزی بێتن. دیارە دوای کۆنگرەی چواری کۆمەڵی دادگەری کوردستان دوای کۆتایی هاتنی کۆنگرە کۆمەڵ دەستی بەکارەکانی خۆی کرد دوایەوە ئەنجومەنی باڵا و بەڕێوەبەری دەستگاکان هەڵبژێردران. ئەمڕۆ بڵێن قۆناغی سێم کەوا ئاڵوگۆڕکردنی بەرپرسی مەڵبەندەکانە ئەمڕۆ لە مەڵبەندی سۆرانی کۆمەڵی دادگەری کوردستان ئاڵوگۆڕی بەرپرسی مەڵبەند بەڕێوە دەچێتن بە ئامادەبوونی ئەنجومەنی بەڕێوەبردن. من بۆ زانیاری زیاتر وەقسەکە نەچمە لای بەڕێز مامۆستا مەڕوان گەڵاڵی. مامۆستا مەڕوان سڵاوت لێ بێتن. ئەگەر ئەمڕۆ ئەم گۆڕانکاریانە لە مەڵبەندی سۆرانەکەن چی؟ بسم الله الرحمن الرحیم. دیارە ئەو گۆڕانکاریانە دوای کۆنگرەی کۆمەڵی ئیسلامی کە دوای بۆ کۆمەڵی دادگەری دەستی پێکردووە و یەکێک لەو گۆڕانکاریانە دەبێت لە هەموو ئۆرگانەکان گۆڕانکاری بکرێن. جا بەشێک لەو گۆڕانکاریانە بەرپرسەکان وەکو خۆیان دانراونەوە و بەشێک لەو ئۆرگانانە ئاڵوگۆڕی بەرپرسەکان کراوە کە مەڵبەندی هەشتی کۆمەڵی دادگەری یەکێکە لەو مەڵبەندانی کە بەرپرسەکەیان گۆڕیوە و ئەو گۆڕانکاریانە قەناعەتم وایە جموجول و تەجدید و گۆڕانکاریەک دروست دەکەن و چونکە هەر برایەمان لەوانەیە شێوازی کار و ئەوانەی جیاواز بێ لە برایەکی تر وەخوازیاریشم ئەو گۆڕانکاریە بۆ بەرەو پێشبردننی ئەو بەڵێن وعدانە بێ کە لە کۆنگرە بەو خەڵکەمان داوە و کۆنگرەش وەکو بڵێ خەڵکی کۆنگرە چاودێر دەبێ بەسەر ئەو ئۆرگانانەدا و بەسەر ئەو گۆڕانکاریانەدا تا چەند لە بەرژەوەندی کۆمەڵی دادگەریدایەوە تا چەند دەتوانین ئەو پرۆژانەی کە هەڵمانگرتوون بە ئامانجیان بە ئامانجمانگرتوون بیانگەینی نەمەنزڵ. خوازیارم جارێ برای بەڕێزم مامۆستا موسلیم ڕایەتی لەو چەند ساڵی کە بەرپرسی ئەو مەڵبەندە بووە کار و چالاکی باش و نەوعی کردوون خوای گەورە لێی قبول کردبێ و خوای گەورە پاداشی خێری داتەوە و ئەو قۆناغی کە لە بەردەمیشماندا هەم لەگەڵ جەنابی مامۆستا موسلیم و باقی ئەو برایانە دیکەیەک و کارجێڕ دەردەچنەوە هەنگاوی قوڕستر و هەنگاوی ترمان لە پێشن بتوانین کە ئەو ئەرکەی کە لەسەر شانمانە بیگەینینە منزڵ ئینشاءالله. گۆڕانکاری هەموو ئەوکان دەگرێتەوە بۆ چین و توێژەکان و هەموو پۆستەکان دەگرێتەوە بەڵام ئەمڕۆ بەس گۆڕانکاری بەرپرسی مەڵبەندە و لە ڕۆژانی داهاتوو بە مەشوەڕەت لەگەڵ هەموو خوشک و برایانمان لە سنووری مەڵبەند قسە لەسەر دانانی کارجێڕانی مەڵبەند و گۆڕانکاری لە لقەکان و لە جا هەموو کە لقی مامۆستایان و قوتابیان و خوشکان و باقی ئەوانەی کە مەڵبەندی سۆران بەرپرسە بەرامبەریان بۆ ئاڵوگۆڕەکەی دەیانگرێتەوە. زۆر سپاس بۆ مامۆستا مەڕوان گەڵاڵی بەرپرسی مەڵبەندی پشتی کۆمەڵی دادگەری. بەڵێ کاک جەلال دیارە جیاواز لەمەش سەرجەم بەرپرسی ئەنجومەنەکان و هەروەها بەرپرسی تەندروستکاران و خوشکان و کارجێڕانی مەڵبەند دیارە سوپاس و پێزانینیان لەلایەن مەڵبەندەوە پێشکەش دەکرێت لەلایەن ئەو کار و ئەرکەیەکەوە لە 5 ساڵی ڕابردووە ئەنجامیان داوە. بەڵێ زۆر سپاس بۆ پەیامبەرمان ئازاد و مەراوی سپاس بۆ زانیاریەکانت. ئازیزان و خۆشەویستان دەچینە تۆری دووەم و کۆتایی پەیامی ڕۆژ بابزانین کەی یەکەی نیشتەجێبوون بەڕاستی لە هەرێمی کوردستاندا بۆ هەژاران دروست دەکرێت. لە سلێمانیەوە دەست پێ دەکەین. لە سلێمانی ماوەی چەندین ساڵە کۆمەڵێک یەکەی نیشتەجێبوونی زۆر لە ناوچەی سیتەک